دایکە بۆچی بڵند بکەی ئیشی چی پێما کچەم نانکە هەر بڕیارێک با سێوەخان هەر بڕیارێک با ڕێک جێبەجێی ئەکات ئەنجا من چی بکەم چۆن چی بکەی دالی پێشەوەی کە ئەم بڕیارە بات ئەبێ ئێمە پلانێک دانین دایکە تۆ بەجدیتە چی بکەم چمە کۆڵان هاوارکەم بڵم شومەوێ ورنەتاوە دالی ئەوە ناڵێم ئەی چی بکەم کوڕەکەیە شڕوشێتێکە نازانم چییە شڕوشێتەکە شڕوشێت کێدایە ئەوە ناوی چی بوو بروسک بروسک بۆ تۆ ئاگاو لە خۆتە دایکە ها ئەی تۆ نەبووی تەلەفۆنە بۆ بروسک کرد بلۆکە کرد دوای ئەوە دنیای قسەی ناخۆشە بۆ کوڕەوت بە من تەونا کوڕە فەقیرە نابێشی پێ بکەی تۆی لابێشە بە کوڕی داڵەمە بکەی من شتی وا ناکەم کچم دالی بۆ خاتری خوا بەس بە قسەم کە ئەگەر لازۆ تۆ حەزەکەی ماڵ و سامانەکە بکەوێتە دەستی لازۆ نەخێر دە تەلەفۆنی بۆ بروسکەیش دەبێ ئەو کوڕێکی باشە تەلەفۆنی بۆ بکە و ڕازیکە بابێ بۆ ئێرە بۆ داوات دایکە ئێوە منتان شێت کردۆ بە تۆ نەمکەم دەخێرا ئێستا لە بەچۆمە تەلەفۆنێکی بۆ بکە بابێ بۆ ئێرە باش تەلەفۆنی بۆ کەم ئێستا کاکە ئەوە نابێ بە قورعان هەست یەک شتی پێ بڵێم خۆم هیچم نەکردو عوسمان بە جێژ بەزانێ جاوەرە کاکە بە دەست بەتاڵی بڕۆینەوە بە قورعان حیونە موسمانە بە نابێ بەتاڵی بڕۆین کاکە نابێ من ئەوە نابێ هاوارەکەم کاکە عیب نییە برا کەسابەتە بۆ نمونە چێت هاوارەکەم یەک دەقە وەرنەوە وتێلمانەیە باشترین وتێل هەموو خزمەتێکی تایە مەساج مەزباح یەک خاڵە بەکرمان هەیە دوڕی واتان بووەکە لەسەر ڕقم دێ وەرنەوە باشترین ژۆر مشتری بە ئاواتێ بە قوربان چێڵێ ئەلو بروسکیان چۆنی جەژنیشی پیرۆز بێ جاشوشە تۆ پیرۆز هۆی باوکە ڕۆنە بێ بروسک هەواڵێکی زۆر خۆشم پێیە بۆ تۆ چییە بە قوربانم بیلە ئەزانی چییە؟ چییە؟ حەزەکەی بێتە داوام؟ بۆ تۆ باسی چییە گەردی دووبارەی گەرەوت خوا؟ کوراڵم وەرە داوام چیاڵێ حەز ناکەی؟ ئەخە بە قوربانی چاوم هەیە بەم جەژنە ژن بخوازێ؟ پەشیمان بوویتەتەوە؟ چییە؟ ئەلو بروسک؟ نازانم دەنگە دەنگێگێت ئەلو بەڵێ دالی خان تۆ کێی؟ من برای بلەم ئاها ئەزانم کوڕە ساختە چیەکەی؟ ئای بەڕێزی خۆت بگرە خات و دالی ئەدی بێ ڕۆدەست بروسک؟ ئۆستا بلا بزانە چێ بلا ئەلو ئەخە بە قوربانی چاوم بەم جەژنە هەیە ژنی مارە کرد بێ؟ جەژنی چی؟ ئەمە ئیشی خێرە داخوازی جەژنوشت ناناسێ وەرە دەی خێرا وەرە داوام وەرەوەی بەسەر هەردوو چاوم گوێ بگرە ئەگەر هەتەوێ من بەدەست بێنی ئەوا بێ ئەمڕۆ ڕێک بێتە داوا ئەگەریش نا ئەوە مشۆکەم بە کەسێکی تر ئەو تۆ بەڕاستە بە قورعان قوبوڵی ناکەم مێردوو بکەیت و شوو بکەیت ئێستا ناو نیشانەکە و بۆ نێرم باشە؟ چی بوو دەی خێرا تەواو ئەڵێ ئێمە داوات هەستی چییە؟ یەک شتێ با پێ بڵێم چی؟ با ئەمەم لە دەست دەرنەچێ بە قوربانمە چەم زۆر خۆشەوێ من ئەزانین چی کە ژنم هێنا کەسابەت دروستە بێ کە ژنم هێنا تۆش ژن هێنی پێیام شووەکە بەسە ژیانی ژن هێنێ احتیمالێ بەکەی وازە درۆگان بێنێ با بڕینە ژوورەوە ئەم هەواڵە بە باوکمەوەم بڵێم ئەی کەسابەتەکەمان کاکە وازە کەسابەت بێنە کە ژنم هێنا کەسابەتیش دروستە بێ جا ئەو ماڵە دەوڵەمەندیشین با لە دەست خۆمانینین هەسە با بڕێن هەسە بە قسەم کە هەسە بڕە با ئەبێ ئیلا من قسەی خۆم بەرمەسەر لەگەڵ سێوەخانە تر ئەو کاتە یا من یا سێوەخان تۆ بەسێر بکە بەکردەم عینەکە داگرەوەی لە حیمەکەی دەلای بە کاکی خۆم و حەزەکەم بێنە بەسم بێنە دە تۆ بمەرە بۆچی بدەم وەرە بابا من موتیری ئێرە نیم دەبێنە دە تۆ بمەرە بەس نشکێنی ها دەبێنە زانیت چۆن بۆ پێشوازی خەڵک ئەوە هیمە کەجوان وەنیە ئەسمانەڵی جۆرانە جیمای ئابم جوانی چی بەو کڵاوە ئەڵێ کەپری بەکرێ ئاوا مستەقەف دیاری واڵا باوکم مستەقە نایکەمەوە نایکەمەوە حازرم کردو بۆ بۆین باخ هەرێوەتی بۆ نەهات وەڵی نازام عوسمانەوە بۆ تەلەفۆنیشیان بۆ ناکەی ئەحواڵیان پرسی جا من وەحدەم بێنن دە تۆ بۆی بکە بەکێ بەلێ ئێ وەحدەم پێ نییە بەکری چی پێی نییە قەت پێی نەبووە کاکە خۆبیکە چی بکەم خۆ ناسوون دەست ناکا بە جیرفانیە تۆ بۆ ئەم کە تۆ گەورەی یامێ عوسمان جان ئەلو باوکە ئەلو باوکە
هاي جوارك وحدي اللي قلت اي باش السلام عليكم شلونك؟ هو بتنيا هاتنا وا هايشي تونتم يسيك توب على مشتريان في قشتياره هنا باوكە لە مشتری خۆشتر هەواڵم پێەیە بڵێ چییە؟ ئەخوتت چییە؟ دي تشيا باوکە وەڵا ئەچین بۆ داخوازی هيك هیچ عەبدوڕەحمانی دراوسێمە باوکە خۆمەڵە قابلی کێڵێ خۆتی چی تۆ باسی چیەکەی؟ او قسيك الى خوتها انا بازي یەک دەقەبات تێگەێنم وەڵای باوکە جیان ماڵی دالی تەلەفۆنیا بۆ کردم وتی ئێمە ڕازین و توانی بیمارم کەی هاي من راسي ئەخ باوکە ڕازی ناوی نییە اخر نيه ڕاستەکە باوکتەکەوتی نییە واو باوکە جیان ئەو خەمە سەر ئەو تەبلی سەرم چاوی منی باوکمی بەڵام من ژنێنم وانا دعت انا بازي بڵێ گیان من و ئاسیاش ڕازی نین کاکە گیانشن بێ ئەخ بۆ خاڵەوە کاکە نەپارەمان پێ ئەوان دەوڵەمەنگن ئێمە فەقیری کوجا مەرحەبا بە قوربان دەچۆ بۆ ئێمە بە خاڵە بەکە جیان من نەمووی بۆ بۆنی ماڵی ئەوانی شو ئێمەش دەوڵەمە نەبین ورا بابا من تاني هنا متولدشي ليه ناي ئەخ دەیێنم اخر ناي ئەخ دەیێنم اي بينيت دەوڵای ئەو ژن بێرە منی شووەکە ژیان وەڵا تەواومان کرد عوسمان ورا ما همو يقري قرتوها ئەوڵێ تۆ هاقی من ڕووەکەم تۆ ژنێنی من شووەکەم ئەمە بواکەنی و بۆ خاتی خوا یەک دەقە ئەوڵە گرگرە تۆ خۆت دەبینی لوتێڵی چاقی سۆپەرە انا بازي باشە ناي هني يعني ناي هنيت کچم داری چی بوو تەلەفۆن بۆ کرد؟ ناوەڵا تەلەفۆنم بۆ نەکردوێتەوە داری ئاگادارم لازۆ بەڕێگاوە چی بکەین؟ هێ من چی بکەم؟ ئەڵم باوکە دەتخوا ڕازی بە باوکە تۆ خوای دەباتمەدا سما كازوات تلفوني وكم نايم ولا باكم وتوتي نابي بتشن يلا دي ڕازی نابی ناخير ابعد ئافرم عوسمان بە پیاوە عوسمان ما تشاو سكنو يجي نبي ده ما خوا ئەوە بروسکە دایکە ئەلۆ بروسە گیانگەیشتی؟ ئەزانیی دالی جان بە قورئان نازانم وڵای خۆشم نازانم چی بکەم باوکم ڕازی نابێ چی؟ ئەو تۆ بچری چاڵی نایە؟ گوێ بگرە کاک دروستک ئاگادار چەکەمەوە کە هەر ئێستا یەیت بۆ داخوازی کچی من بۆ تۆ کچی من بەکەم ئەزانی نایە بۆ داخوازی کچی من بۆی ئاگادار چەکەمەوە یەیت باشە نایەت خۆت زەرەرەکەی بلا نايم بلا نايم باوکەوە گوێم لێگری نجوم لي ابو كرم دني زوز لا وشنو ئەزانی چی بە قورئان باشە کاکە باش ێسایان باش ولا شي يستيم كرم اخي والله اترسم اما استبني كي ام هديوم سليم كان قبلي خۆی باوکە هەستەکەم لەگەڵ مافیاشتا بیبم بۆ عەمەلی وشت بەخوا منیش زۆرە ترسم بیبەن حەبووەمانەی پێفرۆشن بەم کوڕە وخوای باش شتێکی تر هەیە ئەو ماڵە زۆر دەوڵەمەندن من ئەڵێم ئەمە ئیشی قاچاقی پێ بکەن نا بڕواتان بێ ئەی من پارچە پارچەیەکەن و لاشەکەی فرۆشن كباو كم كورا رولا دانيش كرم تلفون وقبل من نايم باكم رازينيا باوکە یەک دەقەوەی سەر بای کوێتانە کرد باسی تۆ کوڕم بەڵێ باوکە ئەڵم دەتخوا ڕازی بە باوکە تۆ خۆ باشا تو بلا ام كوري من يام بوتشي بيه وخوای باش شتێکی تریش هەیە شي لەوەی عەقڵەکەی كورا بابا عقلتي والله بيخسر كر زررته نەوەڵا عوسمان لەوانەی بیبەن جوتە گورچیلەکەی ئیشیان پێ بێت و بیفرۆشن بەخوا کۆڵە پاراکە تلفوني بو كبل باكم رازينيا ونايم نای ديلا دەتخوا باوکە دەتخوا ڕازی انا بيك جعفر جعفر خۆیانمانە شێت مەکەن یەک ڕۆژ لە شوێنی خۆیانە نین جعفر ئەو تۆ لەکوێ لا دلو بماري جعفر گیان ئەمڕۆ میوە شیرینیەکان جوان جوان حازرەکەی ميو شيريني بەڵێ بو خير لەبەرێ ئەمڕۆ داواکاری دالیەت بلى داواکاری دالیەت دالي بەڵێ مام رەشید مام رەشید بەڵێ بەڵێ خاتون ئەو مۆی لێتوە چی هاتووە؟ نازانم ورایەوە خێرا نازانم جعا مۆلیا جعا ئەسەسە چی بووە؟ چییە؟ مار پێوە یاوی؟ من تااقەتی ئەوم یە خێرا شتەکان حەزرکەن باشە باشە چێتی مار پێوە یاوی؟ شڵا من وای باو ئەی غاز لێ یاوی؟ كره خۆزگا غاز گوایە ئەی چی بە چی مۆلی هاوە؟ بۆ چی هاتووە؟ بڵێ چی بۆ باو ئەی چی بۆ نازم بزانم چی بڵێ؟ بڵێ کێشوی گرماو چێشوی کرد؟ سێوە خان چی؟ سێوە زمانی برن سێوە وای جماڵە ماڵە چه حرامە باوکیشم بەسە من دەبغی خۆمە هەی لازۆ 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 دالیەکەم بەژێنی تۆ هەی لازۆ 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 ئەوە ئەوەی هەمە سێوە خان
سيوخ أنا شوي سيوخ أنا قرباني من شوي سيوخ أنا وشكلي قربان سيوخ أنا بدبخت بقى تخوان الرأي خوان راسو سري لا قرنينا وجرب برام لازو تشيبو لازم يجيب عن لازم هرنا ناس بشيء شيوخ أنا تخوا ببضخ مكة جاري بدبخت قراهم مكة بدوا بقرباني بم بابا لشي شي واشد بو السيوخ أنا جاب قرباني بم بدبخت المكة شو صار 5 سنة بدبختهم إذا بابا بدبختهم تخوا بقرباني بم سيوخ أنا تشي تناقم تشي سيوخ أنا سالم على داخوازي هذا شو كي كيما بليا الساعة وشربت الساعة أبغى قصيد شكل جاي تنخل